سڵاو، من قوتابی ئاریا سیروان لە پۆلی پێنجەمی قوتابخانەی عیشقی سۆرانی نێودەوڵەتیین. قوتابخانەی من پرۆژەیەکیان ڕاگەیاند کێ دەتوانێت زۆرترین پەرتووک بخوێنێتەوە لە پشووی نیوە ساڵدا کە ماوەی 10 ڕۆژ بوو. منیش دەرفەتم لەوە وەرگرت و 8 کتێبی داری ئۆلیمپیکیدم خوێندووەتەوە کە نووسەری جێف کینیام، ژیانی ڕۆژانەی کوڕێک بە ناوی گرێگۆری هەفلی و لە کۆتاییدا نووسەرەکە پەیامێک دەنێرێتن. هانیاندام تاوەکو راپۆرتێک لەسەر ئەم کتێبانە بنووسم. لەم راپۆرتەدا 3 شتم کردووە. یەکەم، چیرۆکەکە بە کورتی نووسێتەوە. دووەم، چاڵنجەکانی کەرەکتەرەکان لەناون. سێەم، لەم پەرتووکە نووسەرەکە چه پەیامێکی ناردووە. باشە دوای هەموو خوێندنەوەی پەرتووکێک پوختەیەک لەم پەرتووکە وەربگرین. خوێندنەوە و پوختکردنەوەی پەرتووک بیرکردنەوەی قوڵ و فراوان دروست دەکات. پێم باشە قوتابیان گرنگی زیاتر بە خوێندن بدەن، وا ناڵێم شتەکانی تر فەرامۆش بکەن، بەڵام کاتێکی دیاریکرا بۆ هەر یەکیان هەبێت.